ڕۆژ لە دوای ڕۆژ بانگەشەی هەڵبژاردن لە بازنەی هەولێر فراوانتر دەبێت و زۆر شوخڕۆشی هاوڵاتیان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەکان فراوانتر دەبێت. ئێستا من لە بازنەی هەشتم لە سنووری پارێزگای هەولێر، ئەنی ڕۆژانە بەو شێوەی قەرەباڵغی لە بازنەکاندا هەیە و هەمویان دێن بە زۆر شوخڕۆشەوە کار دەکەن، ینی گویان نەداوەتەوە کات ئەمە سکاتێکەوە بە چ شێوەیەکە ینی بە بەردەوامی کار دەکەن بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر مەجید لەگەڵم دەبێت لێ پرسیاوی مەڵبەندی سەی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر گیان سلااوت لێبێ، پێم بڵێ بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان ئێستا پێیناوەتە چ قۆناغێک لە سنووری پارێزگای هەولێر و هاوڵاتیان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار دەکەن بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان؟ سەرەتا کوردستان بەخێر بێن سەرچاو. طبعا زیاتر لە مانگونیوەکە ئێمە دەستمان پێکردی وەکو مەڵبەندی هەولێر دەستمان بە تەوزیعکردنی بازنەکان و پاشانش لەسەر ئەساسی بنکەکان تیممانداناوە و لەسەر ئەساس وێزەکانیش تیمەکانی هەندانمانداناوە. مانگونیوەکە بە مستەمڕی ئێمە سەردانی ماڵان دەکەین، سەردانی ماڵان بە فعلی دەکەین و هەر بازنەیەکی دەستنوورەکەی خۆی بانگەشەکەی خۆی دەست پێ کردی. ئێمە پێمان وایە کێربەکان زۆر بە باشی ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرکردەتی وەزعەکانمان زۆر باشە. محاولەمان کردی هەتا پێمان بکرێ بانگەشەیەکی هێمن و لەسەرخۆ بکەین، وەزعی شار تێک نەدەین. خۆتان دیتان فستیڤاڵەکەی ناساندنی کاندیدانی هەولێر ئەلحەمدولیلا بەنەوەیەک بوو کە ممکن لە تەوەقعی کۆمەڵک خەڵکیکە زۆر زۆر بەدەر بوو و خطابەکەی کاک بافڵیش خطابێکی موجه بۆ هەولێریەکان، خطابێک چارەسەر بۆ کۆمەڵک کێشەکان خەڵکی ئێمە لە زۆنی زەرد زۆر تامەزرۆیە جێبیستی وەڵامەکانی لەو شکلەی کاک بافڵ بیت. باشە، هەر دەمویست پرسیاری ئەوە بکەم دوای پەیامەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەی ئێوە چۆن پێیناوەتە قۆناغێکی دیکەوە ئەو کادیرانەی کە پێشووتر ڕەنگە بار هۆکارێک بێت لە حزبەکە تۆرابن یاخود بڕیاریان نەدابێت دەنگ بدەن، ئێستا چۆن پێچەوانە بۆتەوە؟ ئەوجا من تەوزیع دەکەم بەسە دوو مەرحلە بەڕاستی. ئەو مەرحلەی سەردانەکان و مەرحلەی یەکەم مەرحلەی سەردانەکانی کاقوبات بوو بۆ هەموو بازنەکان و بۆ هەموو سکتەرەکان، نەک هەر لە هەولێر لە کۆی لە سۆران. بەڕاستی ڕنگدانەوەی زۆر ئیجابی هەبوو، ئستعدادێکی کامل لای خەڵکی پارێزگای هەولێر دروست بوو کە ئەو فستیڤاڵە سەرکەوتەوە قەڵەباڵغە بکات و قسەکانی کاک بافلیج جێلی قسەکانی کاک بافلیج بەنسبەت ئێمە وەکو مەرهەم و بەڕاستی خەڵکی هەولێر ئێستا پێشتر لەوانەیە بیدایەت خەڵکەک عاجز بووبی لە ماڵی دانیشتن بە کۆمەڵە کۆکار، بەڵام باوەڕ بکە مجاملە نییە و دووریژنە لە ڕاستی کە پێ دەڵم خەڵک بۆ خۆی ئێستا تەلەفۆنمان بۆ دەکات دەڵێن کاکە سەردانمان بکەن، کاکە پێویستمان پێتانە، کاکە چاوەڕێتانی بێنە لامان. ینی ئەو ئستعدادا لەوەی کە پێشترێ مەسەلەن جارجار دەمان بیستیان گوە ناڕحەتین مێنە لامان، ئێستا بە خۆیان دەڵێن وەرنە لامان. فەرقەکە یەکجار زۆرە و هەموو برادەرانیش بەڕاستی نەک هەر کاک قوباد و مەسوولی بازنەکان برادرانی تریش هەر هەمیان بەگشتی لەسەر خەتن. ئەوە کاگەرباس لە سۆران و لە کۆی و لە هەولێر دەوری زۆر باشی هەبووە. کەواتە دکتۆر ئێستا ئەم جارە بانگەشەیەکی جیاوازترە و دڵنیان کە سەرکەوتنێکی گەورەتر بۆ لیستی 222 لە بازنەی هەولێر بەدەست دێت. ڕاستەکەی بانگەشەیەکی زۆر منەظەم، زۆر ڕێکوپێک، موبارمەت و پاڵپشتی کراویشە. من پێم وایە زروفی هەموو حزبەکان ساڵی پار لە ئێستا باشتر بوو، بەس بەڕاستی ئەو جەولەمە کوچانی کاقوباد و هاوکاریەکانی کاگەرباز و برادرانی بازنەکان دروستبوونی ئەو بازنەیە و برادرانی ئەندامی لێژنەکانی سەردان و تیمەکان، ینی هەموو وەزعەکەی ئاوەژۆ کردوتەوە لە ساڵحی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئومێد دەکەین ڕۆژی 11 خەڵکی هەولێر بڕیاری خۆی بدات. چاوتان ماچەکەین، هەربژین هەر خۆش بێت. هێڤی ئەوە جێبیست بووی ئەمە پەیامی لێپرسیاوی مەڵبەندی سەی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەبارەی ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو فراوانبوونی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو
میوانەکەشم باسی کرد دوای وتارەکە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا گۆڕانکاری بەسەر شێوازی بانگەشی هەڵبژاردنەکان داهاتووە تەنانەت ئەو کادیر و لایەنگرانەی کە پێشووتر بارەوە کارێک بێت لە حزبەکە نیگەران بوو بن ئێستا خۆیان پەیوەندیان پێوە دەکەن و دەڵێن سەردان مامکەن بۆ ئەوەی هەر کارێکیان پێ بسپێرێت ئەوان جێبەجێ بکەن بۆ سەرخستن دەستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر.